خۆدا نەزانن خانەقین بە یاسا سەر بە حکوومەتی مەرکەزە بەڵام وتمان ئیشەکە بۆ ئەوەی خانەقین بگەڕێتەوە بۆ هەرێمی کوردستان ئەو دوو ئیدارەی ئێستا لە نێوان حکوومەتی مەرکەزەوە لەگەڵ ئەو دەستگاکانە کە ئێستا دامزراوە لە ناو خانەقین لایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە لە سەرەتاوە بەڕاستی زۆر کێشە و گرفتیان دروستە کرد بۆ ئەوەی یعنی ئیش وایان نەکرد خانەقین نەچێتە پێشەوە بەڵام لە دوای کە کاتی لەسەر ڕەت بوو ئێستا ئەو گرفتە نەما لە خانەقینە ئەوان هەر ئەگەر لە پەروەردەیە ئەگەر شارەوانیە ئەگەر ئاوە ینی بێژی من ڕێیان شتەیە کشت و کاڵە ئەوانەی کە هەن ئەو دایران دوو دایرە هەیە ئێستا هەماهەنگن لەگەڵ یەکترا بۆ ئەوەی خزمەت خانەقین بکەن کێشەی لە بەنیان نەماوە لە کاتە بەڵام لە سەرەتاوە ئەو شتە هەبوو بەڵام ئێستا لە دوای ماوەی لەسەری ڕەت بوو ئێستا ئەو کێشە نەماوە ئەوەی شەکەم بەڵام خۆدانزان ئەو قەیران دارایی ئێستا وای لێ کردووە قەیران دارایی ئەگەر لە کوردستانە ئەگەر لە بەغایە وای کردووە ئێستا خانەقینی لە ڕووی خزمەتگوزاریەوە ئەفلیچ کراوە ینی ئێستا بێبەش کراوە لە پرۆژەکانە ئەگەر وتمان لە هەردوو لایانی ئەوەی نەماوە بۆیە ململانیش دروست نابێت لە ئەو بینە و دایران لەبەرەوەی هیچ ئیشێک نەماوە یان پرۆژە نییە تا پێشکەشی بکەم بۆ خانەقینە